سەنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستان لە مەراسیمێکدا سێ کتێبی بڵاو کردەوە. سەرۆکی توێژینەوەی پەرلەمانیش دەڵێت چەندین کۆبوونەوەمان کردووە بۆ ئەوەی بە باشترین شێوە پێشوازی لە ئەندامانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەین. 46 یاسا دەرچوو، لەو 46 بە بڕیاری دادگای فیدرالی بەرکار نەبوون. لەو ماوەیە دەرچوو بوون کە دادگای فیدرالی پێیوا بوو ماوەی پەرلەمانی کوردستان یاسایی نییە، چلیان ئێستا بەرکارن. لەو 39 یاسایان دروستکراوی ئێرەنە مشەڕعی کوردی نووسیتی، تەنها یەک یاسایان هی عراق و بەرکارمان کردیە. بۆ زانیاریتان بەرکارکردنی یاسا لە خولەکانی کە زیاتر بوو. بەڵام لەو خولە سەرۆکایەتی پەرلەمان پێیان باش بوو کە مشەڕعی کوردی یاسادانەری کوردی زیاتر بێتە مەیدانەکەی، بە زمانی کوردی یاسا بنووسینەوە. بەڕاستی ئەوە ئینجازێکی باش بوو هەرێمی کوردستان و ئەساسێکی باشی دانا بۆ خولەکانی کەش. پارتی وێچێتی بەیەکەوە هەموو جنگەکانی ئەو حکوومەتیان کۆنتڕۆڵ کردبوو. پەرلەمانتارانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەڵێن پارتی و یەکێتی لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەک بەدڵ و ویستی ئەوان نەبوایە، قبوڵیان نەدەکرد. ئەگەر قبوڵیش کرابوایە دەبوایە ڕەهەندی دارایی نەبێت. فراکسیۆنی کۆمەڵ پرساندنی لە پەرلەمانی کوردستان کرد و سەرۆکی حکوومەت و جێگلەکەیمان هێنایە پەرلەمان و لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵەوە وتی لەبەر ئەوەی کەوە وەڵامەکانی حکوومەت بۆ داواکانی پەرلەمان و پەرلەمانتاران مقنیع نەبوون، ئێمە داوا دەکەین کە جەنابتان دەست لە کار بکێشنەوە. بەڵام دووبارە خرایەوە دەنگدان و لەلایەن فراکسیۆنەکانی سەر بەدەسەڵات و سێبەرەکانیان و ئەوانەی کەوا کۆتا بوون وایان کرد کە دووبارە متمانە بۆ حکوومەتە بدنەوە لەگەر ئەو هەموو قەیرانی موچە، قەیرانی کارەبا، قەیرانی ئاو، قەیرانی ئەو هەموو دامەزراندنا بیرۆکەی ڕیسایکلین تەقدیمی حکوومەت کرد. لەبەر ئەوەی کەوا کەسی خۆیان نەبوو، فراکسیۆنی خۆیان نەبوو، قبوڵیان نەکرد لەگەڵ ئەوەی کە چەندین سوود و قازانجی بۆ وڵات و بۆم هەرێمە هەبوو، بەڵام قبوڵیان نەکرد. ئەمە بەو کورسیەکەمەی کە هەشمان بوو ئۆپۆزیسیۆنەکان کە 20 کورسی پەرلەمانی بوو، بەڕاستی کاری زۆر باشمان کرد، پێشنیازە یاسای زۆر باشمان پێشکەش کرد، وەرزی یاسادانان هەبوو، ئێمە 20 پێشنیازە یاسامان هەبوو. سەرەتای خولی پەرلەمان کارم لەسەر پرسێک کرد کە پرسی بێکاری گەنجانە و داوام کرد کە 175 کرێکاری کۆمپانیاکان کرێکاری خۆماڵی بن. خۆشبەختانە لە یاسای کار کۆتا ساڵ لە یاسای کار جێکرایەوە، ئێستاش ئەو کۆمپانیا و هەروەها ئەو جیانی کە هەلی کار دەڕەخسێنن هەمووی بە قانون دەبێت 175 کرێکاری خۆماڵی بێکەمە یەکێکە لە دەستکەوتە هەرە گەورەکان. پەرلەمان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریە، مەرجەعی سیاسی و یاساییە. بەڵام لە هەرێمی کوردستان دەسەڵاتی جێبەجێکردن ڕۆڵی لاوازکردنی پەرلەمان هەبووە و نەیهێشتووە بە ڕۆڵی شایستەی خۆی هەستێت و هەمیشە ویستویانە ئەوە بە خەڵکی بڵێن پەرلەمان ڕۆڵێکی ئەوتۆی نییە و زیادەیە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.